بەناوی خۆی بەخشەندە و میێرەبان بەڕێزان ئێمە لە حکوومەت یاریمی کوردستان لە کابینەی نوێیەم بڕیاری ئەومانداوە کە بەرنامەی هەژماری من دروست بکەین بۆ ئاسانکاریکردنی پێدانی موچە بە فەرمانبەرانی کەرتی گشتی لە حکوومەت یاریمی کوردستان و دواتر بۆ هەموو کەرتی تایبەتیش ئەمە بگرێتەوە کە بێگومان ئاسانکاریەکی زۆر دەکا بۆ پێدانی موچە و بۆ ئەو خزمەت گوزاریە بانکیانەی کە هەموو هاوڵاتیان دەتوانن سوودی لێوەربگرن. ئەم پرۆژەیە لە چەندین قۆناغ پێک دێ. قۆناغی یەکەم لە سەرەتاوە بۆ تاقیکردنەوە بوو کە لە نەخۆشخانەیەکەوە دەستمان پێکرد پێش چەند مانگێک و تاکو ئێستا بە سەرکەوتوی ئەم پرۆژەیە بەردەوامە. دوای ئەمە قۆناغی دووهەم ئەوە بووە کە بە فەرمی ئێستا ئێمە ڕایدەگەینین کە ئەو پرۆسەی هەژماری من کەوێتە کار کە لە 3 ئەیلولەوە دەستی پێکردووە و تاکو ئێستا 65,000 کەس تۆمار کراون و خەریکە ئێمە لێرەوە سەردان یەکێک لە بنکەکان دەکەین کە چۆن تۆماری فەرمانبەرانی حکوومەت یاریمی کوردستان دەکرێت و ئەمە ئومێدمان وایە تا کەمتر لە 2 ساڵ هەموو فەرمانبەرانی کەرتی گشتی بگرێتەوە. لە هەمان کاتدا هەوڵی ئەوەشمانداوە کە لەگەڵ بانکەکانیش ڕێبکەوین کەرتی تایبەتیش بخرێتە ئەم پرۆسەیەوە. ئێستا لە هەولێر دەست پێ دەکەن، بەڵام لە ماوەیەکی زوو لە دهۆک و سلەیمانیش دیسان ئەو پرۆسەیە دەکەوێتە کار کە هیوادارین هەموو فەرمانبەران هەروەک باسم کرد لە کەمتر لە 2 ساڵ بتوانن سوودمەند بن لەو پرۆژەیە. تاکو ئێستا 3 بانکی هەرێمی کوردستان بەشدارن و هەندێک بانکی تریش لە گفتوگۆتان لەگەڵ حکوومەت یاریم بۆی بتوانن بەشداری لەم پرۆسەیەدا بکەن. ئەمە سوودێکی زۆر بۆ بانکەکانیش دەێنێ و بگومان فەرمانبەرانی حکوومەت یاریمی کوردستان یان خەڵکی تریش لە کەری تایبەت دەتوانن سوودمەند بن هەروەک باسم کرد. لە ماوەیەکی نزیکدا ئەوانەیە کە تۆمار دەکرێن کارتیان پێدەدرێت لەلایەن بانکەکانەوە بۆ ئەوێ بتوانن سوود لە کارتەکانی خۆیان وەربگرن. بەڵام ئەوەی کارتی هەیە ئەبێ شوێنێکی شەبێ کارتەکە بخوێنێتەوە. لەبەرەوە ئێمە بەرنامەی حکوومەتیشمان ئەوەیە کە لەگەڵ هەموو ئەو شوێنانەی کە پێویستە هەم ڕێگەی ئەیتیەمە بۆ ڕاکێشانی پارەیە یانیش خوێندنەوەی ئامرازی خوێندنەوەی کارتی فەرمانبەرانە هی موچەخۆرانە ئەوانەیە کە خاوەن کارتی بانکین بتوانن بە شێوەی کارت نەک بە شێوەی کاش ئیشکاری خوانی پێ ڕاپەڕێنن. ئەمە ئاسانکاریەکی زۆر دەکات لە کڕین و مامەڵەی ڕۆژانە بۆ هاوڵاتیان، بەڵام لە هەمان کاتدا یارمەتیدەرێکی زۆریش دەبێت بۆ ڕێگریکردن لە گەندەڵی و لە سپیکردنەوە و لە پێدانی موچەش لە کاتی خۆی و ئینشاءالله ئەم کێشەیە تر بە شێوەیەکی بنەڕەتیتەوە بێت. ئێمە لەگەڵ حکوومەتی فدرالی لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیران لەگەڵ پارێزگاری بانکی مرکزی عێراقی لەسەر خەتین خۆم چەندین جار لەسەر ئەم بابەتە قسەم کردووە و بوانم باس کردووە کە ئەمە وەکو پرۆژەی هەرێمی کوردستان ئەگەر سەرکەوتوو بێ هەموو عێراق دەتوانانی سوودی لێ وەربگرێت. ئەوانی زۆر پێیان خۆش بووە و ئاسانکاری زۆریان بۆ کردوین و پشتیوانی خۆشیان بۆ ئێمە دەربڕیوە. من لێرەوە جێخۆیەتی سوپاسی بەڕێز وەزیری دارایی هەرێمی کوردستان بکەم کە پشتیوان و بەڕاستی جێی دەستی دیارە و پشتیوانیان پرۆژە بووە. هەروە ئەو بەڕێزانەی کە لە ئۆفیسی سەرۆک وەزیران لەسەر ئەم پرۆژەیە کارێکی زۆر جدیان کردووە. EIT بەشی زانیاری و تەکنۆلۆژیا لە حکوومەت یارێم کە ئەوانیش دەورێکی زۆریان بینیوە بۆ سەرخستنی ئەم پرۆسەیە. هیوادارم کە ئەم پرۆسەیە لە ماوەیەکی کوردایتر هەموو فەرمانبەران بگرێتەوە و لە ماوەیەکی نزیکیشدا کەرتی تایبەتیش بێتە ناو ئەم پرۆسەیە و ئەمە یارمەتیەکی تریش دەدا بۆ ڕاکێشانی گەشتیاران، چونکە لەوانەیە هەموو کەسێک پێیخۆش نەبی کاش لەگەڵ خۆی بێنێتن، بەڵام ئەگەر کارتی پێبێ لێرەش کارتەکەی بتوانێت بخوێندرێتەوە و بتوانێت ئیشی پێ بکە و ئەو خزمەت گوزاریانەی کە بانک هەیەتی بتوانێت بۆیان جێبەجێ بکە. بێگومان ئەمە دەتوانێت یارمەتی دەربێ بۆ ڕاکێشانی ژمارەیەکی زیاتری گەشتیار بۆ هەرێمی کوردستان. من جارێکی تر دەستخۆشی لە ئەم تیمانە دەکەم و هیوادارم
هەموو ئەو بەڕێزانەی کە بەشدار دەبن لەم پرۆسەیە سوودمەند بن بێگومان تەنیا بابەتی پێدانی موچە نییە. من دەمەوێت بە هاوڵاتیانی خۆشەویست ڕابگەینم کە سیستەمی بانکی یان بە دیجیتالکردنی سیستەمی بانکی ئەمە دروستکردنی ژێرخانێکی سەقامگیری ئابووریە بۆ هەرێمی کوردستان کە بانکەکان دەتوانن زۆربەی ئەو خزمەتگوزاریانەی کە خەڵکی تر لە شوێنە پێشکەوتوەکان لە خزمەتگوزاریە بانکەکان وەردەگرن لێرە لە هەرێمی کوردستانیش خەڵکی ئێمەش بتوانێت سوودمەند بێت لەو خزمەتگوزاریانەی کە بانکەکان پێشکەشی دەکەن و بێگومان سوودی بۆ بانکەکانیش دەبێت چونکە سەرمایەکی زۆر بۆ بانکەکان دەگەڕێتەوە. جارێکی تر من دەستخۆشتان لێ دەکەم و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بن.